ئازادی منداڵ واتە ئەوەی منداڵ مافی هەبێت بۆ بیرکردنەوە، بژاردن و دەربڕینی بۆ چوونی خۆی، بەڵام لە چوارچێوەی یاسا و سنووری گونجاودا. ئازادی تەندروست بۆ منداڵ واتە مافی دەربڕینی بۆ چوونی خۆی هەبێت، هەندێک هەڵبژاردننی تەمەنی گونجاوی خۆی بکات، وەک هەڵبژاردننی جل یان یاری، گوێی لێ بگیرێت و بە ڕێز مامەڵە لەگەڵدا بکرێت، هەست بە ئاسایش و متمانە بکات. بەڵام ئازادی واتە بێسنووربوونی نییە. منداڵ پێویستی بە یاسا و سنووری ڕوون هەیە، وەک کاتی خەو، کاتی بەکارهێنانی مۆبایل، ڕێزگرتن لە خێزان و کەسانی تر، جێبەجێکردنی ئەرکەکانی تر. باشترین پەروەردەی ئەوەیە ئازادی لەگەڵ بەرپرسایەتی فێری منداڵ بکرێت، تا فێر بێت بڕیارە باشەکان بدات و لە هەمان کاتدا سنوورە گونجاوەکانیشی ڕێز بکرێت.